باز لەوە دەکەین ئەمڕۆ پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەم بۆ پرۆژه یاسای دەستەی متمانە بەخشین بە دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان عراق دەکات سەبارەت بە گرنگی ئەم دەستەیە و میکانیزمەکانی کارکردنی لە هەولێر و ڕاستەوخۆ شەمۆل ئاشتی ئەنجامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمانە کاک شەمۆل سڵاوت لێ بێت بەیانیت باش بێت لە چوارچێوەی کاروبارەکانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان بڕیاردراوە کە دەستەیەک دابمەزرێنرێت ئامان لە دامەزرانی ئەم دەستەیە خودکاری ئەم دەستەیە چییە؟ بەڵێ سڵاو لە ئێوەش بێ و بەیانیتان باش دیارە ئەو دەستەی متمانە بەخشین بە دامەزراوەکان و پەیڕە و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا ئەو پرۆژە یاسایە پرۆژە یاسای لیژنەی پەروەردە و خوێندنی باڵانیە و پرۆژە یاسایە پرۆژە یاسای حکوومەتی هەرێمی کوردستانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرا لە ماوەکانی ڕابردوو خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و دواتر ئاراستەی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا کرا راپۆر ئامادەکرا بۆی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ. وەڵام من دەمەوێت پێشەوەی بسمە سەر باسی ئەو دەستەیە دیارە ئەمە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵامان هەیە لە ناو تەشکیلە و بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان ئەو دوو وەزارەتە دوو وەزارەتی گرنگجی حکوومەتی هەرێمی کوردستان وە کۆڵەگەی حکوومەت و کۆمەلگانە ئەو دوو وەزارەتە بەدەرنینە لە کەم و کوڕی و کێشە ئێمە لەگەڵەوەی کە مناقەشەی و پرۆژە یاسایەمان کرد لەگەڵ وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان و ئەو ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت کە هاتنە لیژنەکە ئێمە باسی کۆمەڵک کێشە و کەم و کوڕی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵامان کردووە بە تایبەتی لە ماوەکانی ڕابردوو هەم لە وەزارەتی خوێندنی باڵەوەڵە هەم لە وەزارەتی پەروەردە وای لێ هات کە ئەو دوو وەزارەتە یعنی وایان لێ هات کە نەیان دەتوانێت خۆیان بەڕێوە ببن هەتا وای لێ هات کە حیزبێکی هەرێمی کوردستان بە دیاریکراوی یەکێتی نیشتمانی کوردستان دەستی هاوکاری بۆ ئەو وەزارەتە ڕاکێشا ئەگەر بەو شێوەیە نەبا لەوانەیە لە زۆربەی زۆری زانکۆیەکان پەچی کەوتبا بۆیە ئێمە قسەکە بۆ باسیەوە دەکەم چونکەتی لەو لاوە دەستەیەکی متمانە بەخشین بە دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا دادەنەی کە ئاماز لەو یاسایە بەرزکردنەوەی ئاستی زانستی و پەروەردەی و پاراستنی کوالەتی خوێندنە دەبێت لە بەرامبەردا حەق و حقوقەکانی یاخود ئەو مافانەی کە ئەو دوو وەزارەتە پێویستیانە لە مامۆستا و لە خوێندکاران و لە دامەزراوەکە دەبێت بۆی دابین بکەیت. دیارە ئەوانەمان هەموو لەگەڵ باسکردن ئەگەر بێ ئەو کێشە و کەم و کوڕیانەی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا پڕ بکرێتەوە ئەو دەستەیە دەستەیەکی خراپ نییە ئەنی لە هەموو وڵاتان هەیە بە تایبەتی لە وڵاتە ئەوروپیەکان و لە وڵاتانی ئاسیاش هەیە بەڵام جیاوازی ئەو دەستەی کە لە ئێستا بەرنامە هەیە دروست بکرێت لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی ئەوروپا ئەو دەستەیە دەستەیە ئەنجومەنێکی باڵا بە ئەنجومەنێکی باڵای بێلایەن بەڕێوەی دەبات واتە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەی نابە بەڵام لێرەدا لەو دەستەیە ئەنجومەنە باڵایەکە هەر ئەنجومەنی وەزیران خۆی بە پەیڕەوێک دەستەکە دروست دەکا و کاروبارەکانی بۆ دیاری دەکا و بەڕێوەی دەبات دیارە ئەو دەستەیە سەرۆکەچی دەبێ سەرۆکی دەستەکە پلەکەی دیاری نەکراوە بەڵام لانی کەم لە وەکیل وەزیر بەرەو خوارەوە دەبێ و سێ بۆردی متمانەی دەبێ بۆردێکی متمانەی بەخشین بە دامەزراوەکانی پەروەردە بۆردی متمانە بەخشین بە دامەزراوەکانی خوێندنی باڵا وەجگەلەوەش فەرمانگەیەکی کارژێڕی و دارایی دەبێ ئەو دەستەیە چۆن دروست دەکرێت ئەنجومەنێکی باڵا پێک دێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە پەیڕەوێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئەو ئەنجومەنە باڵایە دیار نییە زارێ ئەندامەکان چێنە چێ سەرۆکەکەیە چێ زێگرەکەی و چێ ئەندامەکانە ئێمە پرسیاری ئەوشمان کرد ینی وەرمانگرتووە بەڵام لە پرۆژە یاسایەکە دیار نییە دەکرێت لەڕۆ لە خوێندنەوەی دووەم ئەنجومەنە باڵایەکە دیاری بکرێت چێ سەرۆکێکی چێ جێگریەتی ئەندامەکانیش چێنە ئەو دەستەیە بودجەی تایبەت بە خۆشی دەبێ بەڵام
بەڵێ کاک شەمۆل دوایی بە وردی باز لە چۆنێتی دامەزرانی ئەو دەستەیە و هەروەها ئەندامەکانی ئەو دەستێ و بێلایەنبوونی ئەندامەکانی ئەو دەستەیە دەکەین بە شێوەیەکی گشتی ئەگەر بینە سەر باسی ئەوەی کە ئەم دەستەیە بە چ میکانیزمێک کار ئەکات بۆ بەدواداچوون بەلایانی زانستی هەم لە زانکۆکان هەم لە خوێندنگەکان. خۆی وەک باسم کرد یعنی ئەنجومەنە باڵایەکە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بە پەیڕەوێک دەستەکە پەیڕۆ و پرۆگرامەکانیدا دەنرێ و دەستەکە پێک دێ. ئەو ئەنجومەنە باسمان کردیانی لە وڵاتانی دەرەوە ئەنجومەنەکە ئەنجومەنەکی بێلایەنە یعنی دوور بە دوور چاودێری کارەکانی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا دەکا یاخود پێوەری گونجاو دادەنێ بۆ بەرزکردنەوەی ئاستی کوالەتی پەروەردە و خوێندنی باڵا. پێویستە ئەو پێوەرانە چی بن؟ پاراستنی کوالەتی خوێندن. بەڵێ پێویستە ئەو پێوەرانە چی بن؟ بە دیاریکراوی باستان لە پێوەرەکانیش کردووە کە پێویستە چی بێت؟ نا لە دەستەکە باز لە پێوەری گونجاو نەکراوە بەڵام ئەوەی کە ئەو دەستەیە کاری لەسەر دەکا هاوتا خود هاوتەری بە لەگەڵ پێوەرە نێودەوڵەتیەکان پێوەرە جیهانیەکان ئەو پێوەرانەی کە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵای وڵاتان بەڕێوەی دەبن. بەڵێ کاک شەمۆل باس لەو کرد کە پێویستە ئەو دەستەیە کە پێگەهێنرێن جامەکانی بێلایەن بن تا چەند بە زۆر بەجددی کارتان لەسەرەوە کردووە کە دەستەیەکی بێلایەن یاخود ئەنجامانێکی بێلایەن بۆ ئەو دەستەیە هەڵبژێرن؟ وڵای ئێمە زۆر بەڕاشکاوی ینی لە کۆبوونەوەی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لەگەڵ بەرپرسانی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان باسی ئەوە ماکردیانی ئەو دەستەیەکی خراپ نیە دەستەیەکی زۆر باشە دەتوانێت کوالیتی پەروەردە و خوێندنی باڵا پڕ بکاتەوە. باسم کرد کە کەم و کوڕیەکانی هەم لە پەروەردام لە خوێندنی باڵایە پڕ بکرێتەوە. دەستەکە دەستەیەکی خراپ نیە ینی دەکرێت کۆمەڵک ئیشتراک یاخود کۆنتاکت دروست بکە لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ زانکۆیەکانی زانکۆ پێشکەوتەکانی جیهان لەگەڵ ئەو زانکۆیان یاخود ئەو پەروەردانەی کە پێوەری گونجاویان بەکارهێنەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستیان ئەوەی ینی کە ئێمە تێبینیمان لەسەر هەیە ئەو دەستە یاخودە ئەنجومەنە باڵایان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەداخەوە بەڕێوە دەبدرێ دەکرا لەلایەن ئەنجومەن لەلایەن ینی منەظەمەیەک یاخود شەریکاتێکی بێلایەن بەڕێوە ببردرێ بۆی باشتر ینی بەبێت جیاوازیتر چاودێری کارەکانی پەروەردە و خوێندنی باڵای کرد. با چونکە ترس لەوە هەیە بە نمونە ئەنجومەنە باڵایە کە ئەگەر هەر لایەنێک بێ لەوانەیە فەرق و جیاوازی بکات لە نێوان زانکۆ و پەیمانگاکان یاخود لە نێوان پەروەردەکان بۆیە ئەوان هەموو ئەو دڵنیاییان داوە کە جیاوازی ناکرێ فەرق و جیاوازی ناکرێ ئەندامەکان بە بێلایەن کار دەکەن چونکە بەڕاستی ینی کارەساتیشە بێی لە ناو پەروەردە و خوێندنی باڵا فەرق و جیاوازی بکەیت لە نێوان شار و شارێک یان لە نێوان زانکۆیەک بۆ زانکۆیەک بۆ ئێمە بەڕاستی ئەوڕۆ تاکید لەسەر ئەنجومەنە باڵایە کەش دەکەینەوە کە ئەندامەکانی دیاری بکرێن سەرۆکەکەی دیاری بکرێت جێگرەکەی دیاری بکرێ بەو شێوەیە ئەگەر لە ئێستاشدا لە مەرحەلەی یەکەمیش تەسلیم بە منەظەمەیە یاخود شەریکەیەکی بێلایەن نەکرێت لە داهاتوودا بتوانین ئەو دەستە ینی کراوە بێ بۆی بتوانین تەسلیم بە شەریکەیەکی یاخود منەظەمەیە یاخود ڕێکخراوەکی بێلایانی جیهانی نێودەوڵەتی بکەین. باشە کاک شەمۆل بە شێوەیەکی گشتی باز لەوە کراوە کە ئەم دەستەیە کەدا ئەمەزرێت دەزوەر ناداتە ناو کاروباری وەزارەتی هەم زانکۆ خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە بە شێوەیەکی گشتی کاتێک کە ئەم دەستەیە دامەزرێ هاوکاریکردنە بۆ دوو وەزارەتە هاوکاریەکان بە دیاریکراوی لە چ ڕوێکەوە خۆی دەبینێتەوە بۆ پێشخستنی هەم ئاستی زانکۆکان و هەم خوێندنیش. ئێمە تاکیدمان لەوە کردەوە کە ناکرێ دەستەیەک بێ لەو لاوە دروست بکرێ ببێتە بەدیلی هەردوو وەزارەتەکە هەم وەزارەتی پەروەردە هەم وەزارەتی خوێندنی باڵا چونکە وەزارەتی خوێندنی باڵا کۆمەڵک یاسای تایبەت بەخۆی هەیە یاسای تایبەت بە زانکۆ حکومەکان وە یاسای تایبەت بە زانکۆ ئەهلیەکانیش وە بە هەمان شێوە پەروەردەش یاسای تایبەت بەخۆی هەیە بۆ حکومەکان و بۆ هەلێکانیش کە لە ئێستادا یاسایەکی تایبەت بە پەروەردە لە بەردەستی لیژنەکەی ئێمەدایە بۆیە لە مادەی حەوت زۆر بەڕوونی ئاماژە بەوە بکراوە کە ئەم دەستەیە دەست لە کاروبارەکانی
وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا نادا بەڵام پرسیار ئەوەیە بۆ دروست دەکرێت بۆ ئەو دەستەیە هەیە ئەو دەستەیە وەک باسمان کرد خراپ نییە بۆ بەرزکردنەوەی ئاستی کوالێتی پەروەردە و خوێندنی باڵا و پاراستنی کوالێتی خوێندن لە بەرامبەردا لە یەک لە مادەکان باسی ئەوە دەکا هاوکاری مادی و معنەوی پێشکەش بە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا دەکات چونکە لەوێدا ئەو دەستەیە کە دێ متمانە بە زانکۆیەک دەبەخشێ یاخود بە پەروەردەیەک دەبەخشێ بە بڕوانامەکان دەبەخشێ یا بە پەیڕۆ و پرۆگرامەکان دەبەخشێ لە بەرامبەردا لەوانەیە ئەو زانکۆیە یاخود ئەو وەزارەتە کێشەی هەبێ کەم و کوڕی هەبێ و بەتایبەتی لەلایانی مادی یاخود لەلایانی معدەوی ئەو دەستەیە بۆ حسابە هاوکاری ئەو دامەزراوەیە پەروەردەی و خوێندنی باڵایانە دەکا چ بە دابینکردنی لایانی معنەوی بێ کەسی معنەوی بێ بە دابینکردنی وەڕکشۆپ و سیمینار بێ یاخود بە دروستکردنی لینک بێ لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگە زانکۆیەکان زانکۆ پێشکەوتەکانی دەرەوە یاخود بە دابینکردنی لایانی مادی بێ کە زۆر جار لە ڕابردوش بینی ومانە هەندێک منەظەمە خوێندنگا و ئەوانەی دروست کردووە بۆ وەزارەتی پەروەردە دەکری ئەوان ئەو دەستەیە تقریبان ئیشی ئەوە دەبێت ئەو لینکە دروست دەکات لەگەڵ وڵاتانی دەرەوە بەڵێ کاک شەمۆل کەواتە لە دوای دامەزراندنی ئەم دەستەیەوە دەست بە کاربوونی ئەم دەستەیەوە چ کەم و کورتیەکان لە وەزارەتی پەروەردە بێت یاخود وەزارەتی خوێندنی باڵا بێت دەتوانرێت ڕاستی ئەم دەستەیە بکرێت بۆ ئەوەی ئەم چارەسەری بۆ بدۆزێتەوە خۆی کە ئەو دەستەیە دروست دەکرێەوە بە ئاسانی یعنی کەسە معنەویەکانی بۆ نادۆزرێتەوە چکە کۆمەڵە کەسی پرۆفشنەڵ و بێلایەن بدۆزیەوە کۆمەڵک ئەو خەڵکانێک کە ئەوە دەکرێت دەبێ دەورات و خولیان پێ بکرێتەوە سەردانی کۆمەڵک زانکۆ و یاخود پەروەردە و خوێنی باڵا بکەن وە جگەلەوەش دەبێت بۆردەکان پێک بێن هەم بۆردی کە تایبەتە بە متمانە بەخشینی پەروەردەی و هەم بۆردەکەی کەسەر بە وەزارەتی خوێندنی باڵایە و بۆ فەرماگەیەوە ینی کاتی دەوێ ئەوە نییە یەکسەر ئەو دەستەیە دروست بکرێ و هەچی کێشە و کەم و کوڕی پەروەردە و خوێندنی باڵا هەیە کاتام ڕۆتەنها دەنگ لەسەر دروستبوونی دەستەکە دێت کاک شەمۆل ئەو ڕۆدەنگ نادێ ئەو ڕۆ خوێندنەوەی دووەم بۆ پرۆژه یاساییەکە دەکرێت بەڵێ لەلایەن ئەندامانی بەڕێزی پەرلەمان کۆمەڵک لەوانەیە پێشنیار هەبێ زیادکردنی مادە هەبێ کەمکردنەوەی مادەکان هەبێ یاخود پێشنیاری جوان هەبێ ئێمە لە لیژنەکەش باسی ئەوەمان کرد بۆی هەر ئەندامەشی بەڕێزی پەرلەمان بتوانێت پرۆژه یاساییەکە دەوڵەمەند بکە بە دڵنیاییەوە ئەو تێبینی و پێشنیارانیان لێوەردەگرن بۆ دەوڵەمەندکردنی پرۆژه یاساییەکە باشە کاک شەمۆل لە کاتێکدا باز دەدانانی ئەم پرۆژه یاساییە کراوە بە شێوەیەکی گشتی با بڵێن وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا ئەوەنەی وەرتانگرت بێتەوە فیدباک خوێندنەوەیان بەرامبەر ئەم دەستەیە چۆن بووە ئەوەندەی ئێمە معلوماتمان هەبێەوە بە دووەدا چونمان کردووە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا ترسیان لەوە هەبووە کە وەزارەت پەروەردە و خوێندنی باڵا ترسی ئەوەیان هەبووە کە ئەو دەستەیە بێجێی ئەو دوو وەزارەتە بگرێتەوە ینی لە بەرامبەر ئەو دوو وەزارەتە بێ هەیەیەکی تر دروست بکەی کارەکانی ئەو دوو وەزارەتە بکە بۆی وەک باسم کرد مادەی حەوت لە پرۆژه یاساییەکە هەیە کە دەست لە کاروبارەکانی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵانەدا هەردوو وەزارەت بە پێی یاسا کارپێکراوەکانی خۆیان کار دەکەن بنمونە هەر لە کردنەوەی باش لە داخستنی باش لە دروستکردنی لە ینی زانکۆ پێکەنانی زانکۆی نوێ یاخود خوێندنگە ئەوان کارەکانی خۆیان دەکەن بۆ حسابە بێنی بەو نێتەیە ئەو دەستەیە پاڵپشتی مادی و معنەوی ئەو دوو وەزارەتە دەکات و من دەمەوێت یەک شتی تریش باس بکەم بەڕاستی لە کۆبنەوەکەی ڕابردوش باسمان کرد لەگەڵ بەرپرسانی حکوومەت و بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەردەمان باسی ئەومان کرێمە لە وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستیمان هەیە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود وەزارەتەکە هیچی لەبەردەست بۆی بودجەیەکی تایبەت بۆ توێژینەوەی زانستی دابنێت چونکە جەنابتان دەزانن کۆڵەگەی پشتی کۆمەلگاگەر پێش بکەوە تایبەتی ئەگەر وەزارەتێک تەقیمی بکەی بۆی چەند ئاستی زانستی بەرزەیاخرام توێژینەوەی زانستی بەڵام بەداخەوە توێژینەوەی زانستی لەو وەزارەتە هیچ هەیبەتێکی بۆ داندەدراوە بڕەپارەیەکی بۆ دابین نەکراوە بڕەبجەیەکی بۆ دابین نەکراوە بەڵام لە بەرامبەردا بودجەیەکی تایبەت بۆ دەستەیە دابین دەکرێت کەوە تێبینی ئێمە بووە
و باسی ئەومان کردو ناکرێت توێژینەوەی زانستی لە وەزارەتێک هەبێ هیچ بڕەبجەیەکی بۆ دابین نەکرێت بەڵام دەستەیەک لەولاوە دروست بکرێ بڕەبجەیەکی بۆ دابکرێت و بۆ ئومێدین ئەو دەستەیە بتوانێت گرنگجی یاخود پاڵپشتێکی مادی توێژینەوەی زانستی بدات لە وەزارەتی خوێندنی باڵا. کاک شەمۆل لێستا دەباست لە کەم و کورتیەکان کرد کە لەو دوو وەزارەتەدا هەیە بە دیاریکراویە گەر بین دەست بخەینە سەرە و کەم و کورتیانە کامانە زۆر گرنگترن کە لە دروستبوونی ئەو دەستەیەدا یاخود لە دەست بەکاربوونی هەرچەند باس لەوە کرد کە کاتێکی زۆری ماوە بۆ ئەوەی ئەو دەستەیە دەست بەکار بێ بەڵام ئەگەر باز لەوە بکەین لە کاتی دەست بەکاربوونیە سەرەتاییتری ئەو گلەیانی کە یاخود ئەو کەم و کورتیانە ڕاستی و دەستەیەکرێت چین؟ وڵا ئەگەر بین باز لە کەم و کوڕیەکانی پەروەردە و خوێندنی باڵا بکەین باوەڕ بکە هەتای وارە لەوانەیە تاوا نەبین چونکە هەر لە دابینکردنی مامۆستا کە جەنابتان دەزانن مامۆستای میلاک لە وەزارەتی پەروەردە نییە لەو لاوە مامۆستای گرێبەستمان هەبوو بەڵام مامۆستای گرێبەستەکان بوون بە هەمیشەی لە ئێستادا زیاد لە 30,000 مامۆستای وانەبێژەیە کە ئەو مامۆستا وانەبێژانە یعنی سیقیان بەوە نییە کە بەیانی لە کاتەکە بمێنەوە بۆیە لەوانەیە نەتوانن بۆ حەز و ئارەزووە کە گرنگجی بە پەروەردە بدەن یاخود ترسی ئەویان هەیە بەڕێوبەرەکە یاخود پەروەردەکە سبەی ناوەکانیان دەربێنە و لەوێ نەمینن بۆیە ناکرێت و داوای بەرزکردنەوەی کوالەتی خوێندن بکەیت لە لایەکدا میلاکەکە ڕێک نییە ینی میلاکی وانە بێژانش بەداخەوە ڕێک نییە ئەوە لە ڕووی مامۆستاوە لە ڕووی بینا و پێداویستەکانی کەلوپەلی پەروەردە مەکتەب هەیە سێ داوامی تێدا دەکرێت مەکتەب هەیە دوو داوامی تێدا دەکرێت و هۆڵەکانی خوێندن وەکو پێویستینە کەلوپەلەکانی خوێندن وەک پێویستینە لە پەروەردەکان و بگرە باسی گوندەکان هەر ناکەم لەوانەیە زۆر جار هەیە ئەسڵەن هەر شوێنەکە شیاو نەبێ بۆی خوێنکار خوێندنی تێدا بکە ینی لە پەروەردە کەم و کوڕی زۆر زۆرمان هەیە لە ڕابردوش بینیمانیانی داوایان لە خێرخواست کرد داوایان لە خەڵک کرد بۆی هاوکاری کەرتی پەروەردە بدا بۆی بتوانن خوێندنی ساڵانی ڕابردوو بەڕێ بکەن و بە هەمان شێوەش لە وەزارەتی خوێندنی باڵاش ینی کێشەمان هەیە ئەوەی باسم کرد کە دەڵێ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ینی هەر لە عینوانی وەزارەتەکە توێژینەوەی زانستی بەشەکە لە وەزارەتەکە بەڵام بەس بەناو بەشێکە چونکە هیچ بڕابجەیەک هیچ بڕەپارەیەکی بۆ دابین نەکراوە و بە تایبەتی لە بەشە عیلمیەکان لە بەشە توبیەکان چونکە پێویستیان بەوەیە توێژینەوە بکەن ساڵانە هەم مامۆستایەکان هەم خوێنکارەکان بەڵام وەک پێویست بجێ بۆ دابین نەکراوە و ئەوانش ینی کۆمەڵک کێشەی میلاکاتیان هەیە بە حکمیەوەی ساڵانە چەندین ساڵە یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ و پەیمانگەکانیش دانەمەراون کە ئەوەش خۆی لە خۆیدا کێشەیە بۆ وەزارەتی خوێندنی باڵەوە لە ڕابردوودا بینیمان یعنی خوێنکاران ڕژانە سەر شەقامەکان بەهۆی نەبوونی دەرماڵە و جگەلەوەش کێشە و کەم و کوڕیەکان لە بەشە ناخۆیەکان زۆر بوو و لە هۆڵەکانی خوێندن زۆر بوو هەموو ئەوانە ئەگەر بین باسی بکەین یعنی زۆر بە کورتی و بەوردی دەبێت ئەو دەستەیە بێجارێ دەست لەسەر ئەو خاڵانە دابنێکە کەرتی پەروەردە پێوەی دەناڵێنێ یاخود کەرتی خوێندنی باڵا پێوەی دەناڵێنێ اینجا داوای بەرزکردنەوەی ئاستی کوالەتی خوێندن و پاراستنی کوالەتی خوێندن بکە بەو شێوەیە ئەگەر بێ بەو نێتە پاکە بێ بەبێ فەرق و جیاوازی بێ دەستەیەکی خراپ دەستەیەکی خراپ نابێت. کاک شەمۆل لە کاتی دروستکردنی ئەم دەستێ واروەها ئەو بەرگە و مادانەی کە لەو ڕۆژنووسەدا جێکراوەتەوە بە شێوەیەکی گشتی بۆ چوونی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەرگیراوە تا بتوانرێت پرۆژەکە دەوڵەمەندتر بکرێت؟ بە دڵنیاییەوە وەک باسم کرد ینی ئەو پرۆژە یاسای حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ناو ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە و هەم وەزیری خوێندنی باڵا و هەم وەزیری پەروەردە ئەندامی ئەنجومەنی وەزیرانن بۆیە پرۆژە یاسایەکە ئەکید ئەوان بینیویانە تێبینی و ئەوەشیان هەبووە لە قسەشیان هەبووە لە سەری ئێمە ئاگادارین ینی بە فلتەری واندا ڕۆژە ئینجا هاتوۆتە پەرلەمانی کوردستان و لیژنەی پەروەردە. بەڵێ زۆر سپاس بۆ شەمۆل ئاشتی ئەنجامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان سپاس کە لەگەڵ ئێمە ئامادە بوویت سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئامادەبوونت.